لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانی 121 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه إن الله غفور رحيم. بەڵێ خۆشەویستان دیارە وەرکو لەوانەی ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین. خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لەو شتانەکە کە لێمانی حەرام کردیە. یەکەمیان مەیتە مردار بووە، دووەمیان خینێکەوە گوتووە مەسفوحن وەکو سوورەتی ئەلئەنعامدا دەفەرمی، ولحم الخنزير وهروها گۆشتی بەراز وما أهل به لغير الله واتە ئەو حەیوانەی کە لە کاتی سەربڕیندا ناوی غەیری خوای لەسەر هێندرایە، ناوی غەیری خوای گەورەی لەسەر هێندرایە. ئەوجا لە بۆ هەر بت و سەنەمێک بی، لە بۆ هەر تاغوتێک بی، لە بۆ هەر کەسێک بی بە گەورەی بزانی وەکو خوا لە بۆی سەر ببڕی، طبعا ئەو کەسە پێ کافر دەبێ حیوان ئەو حیوانش کە بەو ناوی سەر بڕا ئەویش حرامە خواردنی، ئەویشیان حرامە خواردنی. جا لێرەدا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثی صحیحدا کە ئیمامی ئەحمەد ڕوایەتی کردیە و شێخ شوعەیبی ئەرناؤوت دەڵێ ئیسنادەکەی قەویە، دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لعن الله من ذبح لغير الله. لعنەتی خوا لەو کەسەی کەوا لە بۆ غەیری ئەڵڵا حەیوان سەردەبڕی، لعنەتی خوا لەسەر ئەو کەسەی کە لە بۆ غەیری ئەڵڵا حەیوان سەردەبڕی، کەواتە ئەو حەیوانەی کە لە بۆ غەیری خوا سەردەبڕدرێ، بە ناوی غەیری خوا سەردەبڕدرێ. وما أهل به دیار لە ئیهلال هاتیە، ئیهلال واتە دەنگ بەرزکردنەوە، کەواتە لە جیاتی بڵێ بسم الله دەڵێ بسمی فلان، بسمی ئەو سەنەما، بسمی نازام چی، یاخود بەنیەتی بە گەورەزانین و تەعظیمکردنی غەیری خوا سەر ببردرێ، ئەو کەسەش پێ کافر دەبێ، ئەو حیوانش کە سەر دەبڕێ ئەویشیان حرامە. طبعا لێرەدا و لە چەندین ئاەتی دیکەش خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەکو لە بۆ نمونە لە سوورەتی ئەلئەنعام، لە سوورەتی ئەننەحل خوای گەورە باسی لە محەڕەمات کردێ، بەڵام لەوێن دەرێت کە باز لەوەی دەکات دەفەرمی وما أهل لغير الله به. لێرە دەفەرمی وما أهل به لغير الله، بهی بە پێش کەوتیە، لەوێن دەرێت بهی بە پاش کەوتیە. دیارە لە بۆ ئەوەی کەوا بە تایبەتی ئەوانەی کە حفظی قورئانی پیرۆزیان هەیە لە بۆی لێمان تێک نەچیتن، وەکو زانان دەفەرمون لێرە ئیشارەتێک هەیە کەوا ناوی سوورەتەکەی ئەلبەقەرەیە، باءەکە لە پێشەوەیە، بە باء دەست پێ دەکاتن، لێرەش باءەکە بە پێش کەوتیە. وما أهل به لغير الله لە سوورەتی ئەلبەقەرە، لە سوورەتی ئەلئەنعام، لە سوورەتی ئەننەحل وما أهل لغير الله به تاوەکو ئینسان بەبیری بێتەوە. ئەو جا دەفەرمی ئەو شتانی کەوا لێتان حرام کرا، وەکو گوتشمە کە ئینەماکە وەکو لەوانەیە ڕابردوو باسمان کە لە بۆ حەسرە، ئیما بەو مانای دێ لەبەرەوەی ئاەت پێشتری خوای گەورە فەرمووی طەیباتی لە بۆتان حەلال کردیە، کەواتە مقابل بەوی ئینەما ئەوەیە کەواتە ئەوەی کە لێتانی حرام کردیە خەبائیثە. لە ضمنی ئەو خەبائیثان ئەو شتانەیەکەوە ئەو چەند شتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی کرد لێرەدا، یان ئەوەتە دەفەرمون ئینەما لێرەدا لە بۆ حەسر نییە، واتە حەسر تێدا مەقسوود نییە، لەبەرەوەی شتی دیکەشەیە خوای گەورە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم حرامی کردیە، وەکو كل ذي ناب من السباع وكل ذو مخلب من الطيور، کەواتە هەر حەیوانێک کەوا کەلبەی هەبی دەدانە تیژەکەی هەبی لە بۆی کەوا نیشانەی دڕنداتیە و نیشانەی ئەوەی کەوا گۆشت خۆرە، ئەوە حرامە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەروەها هەر تەیرێکەوە مخلەبی هەبی، ڕنۆچی هەبی کە ئەویشیان بەڵگەیە لەسەرەوەی عینی گۆشت خۆرە، عینی بە هەمان شێوە ئەویشیان حرامە. و هەروەها لە بۆ نمونە ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باس دەکا لحوم الحمر الأهلية، گۆشتی حاشاچی قورئانەکە و حاشاچی مەقامەکە و بەڕێستان گۆشتی گوێ درێژی ئەهلی ئەویشیان حرامە، کەواتە لێرەدا ئینەماکە و گوتمان مەقسوود نییە.
پاشان لەو شتانێکەوە حرامی کردی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە حاڵەتی اعتیادی و طبیعی ئەوانە حرامن بیخۆی. فمن اضطر هەر کەسێک ناچار بوو غەیڕە باغی ولا عاد، هەر کەسێک ناچار بوو بەڵام بە شەرتێک غەیڕە باغی ولا عاد. دیارە غەیڕە باغی ولا عاد بە چەند شێوەیەک باس کرا، بەڵام ڕەئی ڕاجح ئێمە هەڵدەبژێرین و باسی دەکەین. غەیڕە باغی ولا عاد بەمانای ئەوە هەر کەسێک ناچار بوو یەک لەو شتە محەڕەماتانە بخوا بەڵام بە شەرتێک غەیڕە باغی نەبی. باغی نەبی چییە؟ واتە حەلال و حەرام مەوجود بی ئەو بچی واز لە حەلالەکەی بینی پڕ بداتە حەرامەکەی، ئەوە بەغیە. ولا عاد تعداش نەبی، واتە لەو کاتێکەوە حەلالە ناچار بووە بیخوا هیچ حەلالێکی بەدەست ناکەوی لە قەدەری زەڕورەت زیاتر نەخوا، لە قەدەری زەڕورەت نابی زیاتر بخوا، کەواتە ئەو دوو شەرتە زۆر مهمە. ئەو شتانێکەوە حەرام کرایە حەلالە بیخۆی لە کاتی ناچاری، بەڵام بەو دوو شەرتە یەکەمیان ئەوەیەکەوە حەلال مەوجود نەبی ئەتوو بچی لە بۆ حەرام بڕۆی، نە حەلال هیچ نییە لێ بەرە ئەو حەرامە بە ناچاری دەڕۆی. دووەمیان تەعەداشی تێدانە بۆیکەوە کە دەیخۆی ئەو هەندە بخۆی کەوە لە مردن دوورت بخاتەوە لە برسان نەمری، کەواتە لە قەدەر زەڕورەت لێ وەکو قاعیدەی شەرعی دەربارەی ئەو بابەتانە زانایان زۆر جوان دای دەڕەژن دەڵێن الضەرورات تبیح المەحظورات، کەواتە زەڕورەتەکان کە دێنە پێش ئەو شتانێکەوە قەدەغەکراون لە بۆت هەیە کەوا دەست لە بۆ قەدەغەکراوەکان بچێشی. با بڵێن کاتێکەوە زەڕورەت هاتە پێش لە بۆت هەیە قەدەغەکرا و مەمنوعەکان لە بۆت حەلال دەبی، بەڵام الضەرورەة تقدر بقەدەریها، بەڵام زەڕورەتیش تەقدیر دەکرێت بە میقداری خۆی. واتە چەندە کەوا فعلا لە مردن دەتپارێزی پێویستە ئەوەندەی بخۆ. لێ دەزانان لەسەر ئەو بابەتی زۆر تەفسیلاتی پێدەن. مەسەڵەن کەسێک لە جێگایەکە هیچ نەبی خوا تەنها گۆشتەشی مرداربوو نەبی، واتە شتێکەوە حەرامە و جەیەک لەو نێو محەڕەماتانە، دەڵێ دەبی ئەوەندە بخواتن کەوا لە مردن بیپارێزی. دەڵێ باش ئەدی ئەگەر زانی مەسەڵەن ئەو لێرە دەڕوا لە بۆ جێگای دیکەش دەڕوا هیچی بەدەست ناکەوی، دەکرێت هەتا ئەوە تێری بخوا چونکە تاوەکو تاخیرتر برسی بیتەوە، ئیتر مناقشەی زۆریان لەسەرەوە الحاصل. و هەروەها دەڵێن لە کاتی پێویست کاتێکەوە کەسێک گەیشتە ئەو حالەتە زەڕورەتە کەوا هیچ نەبووی بیخوا تەنها حەرام نەبی، ئەوە پێویستە بیخوا، نەک یعنی لە یوبیح لەهو، نەک بە تەنها مباح بی، واجبە لەسەری بخوا تاوەکو نەمری، واجبە. کەواتە ئەگەر نەیخوارد هەتاوەکو مرد گوناحبارە بۆی کەوا نەیخواردیە، گوناحبارە کە نەیخوارد، دەبی ئەوەندەی بخوا تاوەکو ظاهرن بە حساباتی بەشەر لە مردن بیپارێزی. بەو دوو شەرتە غەیڕە باغین ولا عاد، کەواتە وەکو گوتمان واتە بەغی نەبی لە حەلالیش مەوجودە ئەو بچیتن لە بۆ حەرامەکەی ئەوە بەغیە. ئەوی دیکەش تەعەداکەش ئەوەیەکەوە هیچ حەلالێک مەوجود نیە بەڵام لە حەرامەکەش ئەوەندە بخوات تا پێی تێر دەبی، نا ئەوەندە بخواتن تاوەکو لە مردن بیپارێزی. زانان وەکو گوتمان تەفسیلاتی زۆر پێدەن، پێویستە ئەو شتە فعلا ئەو زەڕورەتەت لێبینتە جێ. لە بۆ نمونە کەسێک زۆر تێنیە، کەسێک زۆر تێنیە هیچ نێبی خواتن تەنها عارق نەبی، لە بۆی هەیە بیخوا لەو حاڵتەی نابی بخوا لۆ لەبەر ئەوەی کەوا بە خواردنەوەی و عارقی زەڕورەتەکەی ناڕوە، لەبەرەوەی عارق تێنیاتی ناشتێنی، بەڵام لە حالەتێک لە بۆ هەیە و عارقەی بخواتن ئەگەر شتێک لە قورجی ما هیچ ئاوێکێش نییە، ئەو شتێک کە لە قورجی ما دەفعی بکاتن تەنها بەو قومە عارقەی نەبی لەو حاڵەتی لە بۆی حەلال، کەواتە دەبی فعلا هەدەفەکەی بپێچی، پێویستە هەدەفەکەی پێچی ئەو جار لە بۆی هەیە بیخواتن لە حاڵەتی ناچاری. کەواتە هەر کەسێک لە ناچاری غەیڕە باغ ولا عاد ئەوە فەلا ئیثم عەلەیه، ئەوە لەو حاڵەتەی گوناهی لەسەر نییە، تاوانی لەسەر نییە، گوناهی لەسەر نییە لە کاتی ناچاری ئەگەر حرامش بخوا، بەڵکو وەکو گوتمان نەک هەر گوناهبار نییە، بەڵکو ئەگەر نەیخوا هەتا وەکو دەمری ئەوە گوناهبارە بۆی کە نایخوا. إن الله غفور رحيم. ئیتر خوای گەورە تەکید لەسەر ئەو دوو ناوە پیرۆزەی دەکاتەوە لێرەدا. إن الله بەتەکید بێگومان الله سبحانه وتعالى غەفورە و ڕەحیمە. خوای گەورە لێبوردنی یەکجار زۆرە، غەفورە لێبوردنی یەکجار زۆرە، بە هیچ شێوەیەک خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە بەندێک لە بەندەکانی دەگەڕێتەوە تەوبەی دەکا، خوای گەورە قبولی دەکا و
ئەو جا غەفوورە وەکو غەفوور لە غەفەڕەی هاتیە کەوا لە بەمانای ستر و تەختیە دێ خوای گەورە عیبەکەی ستر دەکا هەم لە دنیادا فەزحی ناکە و هەروها وقایەشە لە سزای ئەو حرامێکەوە ئەنجامیدا دەیپارێزی و لە قیامەتیش وەکو پێ دەفەرمی پێی دەفەرمیتن سەتەرتها عەلەیکە فی الدنیا وأغفرها لەکە اليوم سبحان الله لە خۆی نزیک دەکاتەوە نەک لە پێشچاوی هەموو بەندەکان فەزحی بکە ئیقراری پێ دەکا بە گوناهەکانی ئەو جا پێی دەفەرمی لە دنیاش سترم کردی ئێستاش لێرە لێت خۆش دەبم خوا پەنە ئەماندا یا ڕەبی خوای لەو کەسانە بین کەوە خوای گەورە بە مەغفرەتی خۆی لەگەڵمان بکە کەواتە خوای گەورە ئین الله غەفوورە وەروە ڕەحیمیشە ئەو پەڕی ڕەحمەت و بەزەیی هەیە بەرامبەر بە ئیمانداران کەواتە لە منتەڵەقی لە ڕوانگەی غەفووری و ڕەحیمیتی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو شتانێک کەوا لێمان حەرام کردیە لە ڕوانگەی غەفوور و ڕەحیمیتی ڕەحمەتەن بینە چونکە ئەو شتانێک کە لێمانی حەرام کرد زەرەری دنیا و قیامەتمانی تێدایە و هەروها لە ڕوانگەی غەفوور و ڕەحیمیتی لە کاتی زەڕورەت ڕێگامانی پێدایە لە قەدەر ئەوەی کەوا ژیانمان پارێزین ئەگەر نزیکی ئەو حەرامانەش ببینەوە کەواتە هەموو تەشریعی خوای گەورە سوبحانەه وتەعالە لە هەموو ئەو شتانێکەوە لە بۆ بەندەکانی بڕیاردا هەر هەمووی لە منتەڵەقی مەغفیرەت و ڕەحمەتە بەرامبەر بە بەندەکانی ئەوجا لە دوای ئەوە إن الذين يكتمون ما أنزل الله من الكتاب ويشترون به ثمنا قليلا خوای گەورە باز لەوەی دەکاتن کە ئەو کەسانەی بە تەئکید ئەو کەسانەی کەوا یەکتمونە ما ئەنزل الله ئەوانەی کە ئەو شتانە دەشارنەوە کە خوا دایبەزاندیە سوبحانەه وتەعالە لە چی دایبەزاندیە من الكتاب ئەوەی لە کتابەکەی خۆی دایبەزاندی ئەوان دێن دەیشارنەوە جا لێردا الكتاب بە ئەلیفلام هاتی ئەو ئەلیفلامە یان لە بۆ عەهدە یان لە بۆ جنسە ئەگەر لە بۆ عەهد بی واتە ئەو کتابە زیاتر وەکو زانان دەفەرمون تەورات یان ئینجیل یاخود کوتوبی ئەهلی کتاب لەبەر ئەوەی کە دەڵێن عەهدە لەبەر ئەوەی لە پێشەوە زیاتر باسی ئەهلی کتاب کرد کە ئەوان تاوانێکی گەورەیان ئەنجامدا بۆی کەوا صفەتی ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم کە لە کتابەکانی وان هاتیە و مژدەی بە هاتنیدا ئەوان دێن دەیشارنەوە ئەوە لە بۆ عەهدە بەڵام ئەگەر لە بۆ جنس بی واتە جنسی کتابەکانی خوای گەورە هەموو کتابەکان دەگرێت بە تەورات و ئینجیل و سوحوف و زەبور و قورئانی پیرۆزیش کەواتە بە هەردوو شێوە لێک درایتەوە والله ئەعلەم زیاتر ئەوەی دووەمیشان کە لە بۆ جنس بی زیاتر با بڵێن مانا فراوانترەکەی دەبەخشیتن کە هیچ مانعیش نییە فعلا هەموو ئەو کەسانێکە ئەو حەقائقانەی کە خوای گەورە دایبەزان لە کتابەکانی خۆی دەیشارنەوە ئەو ئاتا لەسەر جێبەجێ دەبێت خوا پەنامەندا إن الذين يكتمون ما أنزل الله من الكتاب ئەوانەی کەوا دەشارنەوە ئەو شتانەی کە خوا دایبەزاندیە ئەو خوای کە لە سەروی حەفت ئاسمانان سبحانه وتعالى مستو على عرشه سبحانه وتعالى استواء يليق بذاته كداي بزاندية لبو بندكاني وأوامريش للايان خوایەکی عظیمەوە لەسەرەوە دابەزی لە بۆ بەندەکان کەوا بەڕاستی ئەوەش هەر تەعظیم و هەیبەت بە ئەو ئەوامرانە دەبەخشی کەوا لەسەرەوە ڕا لە بۆمان دێ بەڵێ ئەوانەی کەوا ئەو ئەوامرانەی خوای گەورە کەتم دەکەن کە ئەسڵ وایە باز بکرێ ئەوامری خوای گەورە فەرمانەکانی خوای گەورە ئەسڵ وایە باز بکرێ نەوەک کەتم بکرێ وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب لتبيننه للناس ولا تكتمونه أصل وكتابكان أو حقائقاني خواي گەورە کە باسی دەکا لە کتابەکانی کاتێکەوە بە کەسانێک دەگا پێویستە ڕایگەینن لای خۆیان نەیشارنەوە پێویستە لە بۆ خەڵکی بەیان بکرێت کەواتە هەر کەسێک ئەو تاوانە بکاتن کەوا کەتمی ئەوەی بکات کە خوای گەورە دایبەزاندی لە کتابەکانی خۆی ويشترون به ثمنا قليلا کەواتە کەتمی دەکا نەک هەر کەتمی دەکا وەکو لە ئاەتەکەی پێشترێ خوای گەورە سبحانه وتعالى باسی کەسانێک کرد عینی إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى کەواتە لەوێ دەربەس کەتمە بەڵام لێرەدا کەتمە وهروها اشتراشە ويشترون به ثمنا قليلا کەواتە لە مقابل ئەو کەتمەی چ دەکەن يشترون به ثمنا قليلا کەواتە مقابل بەوەی گۆڕینەوەیەک دەکەن مقابل بۆی وەکو سەفقەیەکە لەگەڵ ئەهلی کوفر دەیکەن
ئەو حقایقانی کە ئەوان بەدڵیان نییە دەیشارنەوە مقابل بەوەی جاه و مەکانەت و پارە و پول و هەر شتێک لە عەڕازەکانی دنیا بەدەست بینن. کەواتە ئەوانە تاوانیان گەورەترە لەو بەشەی یەکەم، تاوانیان گەورەترە لەو بەشەی یەکەم. لێیە لە ئاەتەکانی پێشترێک کە تەنها باسی ئەو کەسانی کردکەوە کەتمیان دەکرد فەرمووی ئەوانە جەزان ئەوە یەلعنهم الله ویلعنهم اللاعنون. بەڵام لێرەدا زیاتر دەفەرمی لێرە ئەوانە تاوانیان زیاترە لەو بەشی یەکەم، بۆی ئەوانە زیاتریان ئەنجامدا. لێیە لە جەزاشیان خوای گەورە تونتری دەکات لەسەریان، خوای گەورە پەنامان بداتن. بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینەوە خزمەت ئەو ئاەتە و زیاتر قسەی لەسەر دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.